نزیکەی مانگێکە لە پارێزگای هەڵەبجە هیچ حاڵەتێکی توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا تۆمار نەکراوە. تیمەکانی تەندروستی هەڵەبجە ماسکێکی گەورەیان بە بینایی بەڕێوەبەرایەتیەکەوە هەڵواسیوە وەک هێمایەک بۆ خۆپارێزی. وەک تیمەکان دەڵێن زیاتر لە 250 ملیۆن دیناریان بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسەکە خەرج کردووە جگە لەو هاوکاریانەی کە خێرخوازان پێشکەشیان کردوون. ئێمە ئەمڕۆ مەبەست لەو مێزگرتنە لەلایەن لەگەڵ سەرجەم ڕێکخراوەکانی تۆڕی پارێزگای هەڵەبجە و کەناڵەکانی ڕاگەاندن بۆ ڕوونکردنەوەی زیاتر بوو لەسەر چۆنیەتی وەرگرتنی ئەو بوجارە چۆنیەتی سەرفکردنی. ئێمە سێ بوجەما وەرگرتووە بودجەیەکیان لە ڕێی وەزارەتی تەندروستیەوە بۆ کەبڕاکی 150 ملیۆن بوو، بودجەیەکیان بۆ پارێزگای هەڵەبجە دابین کراوە کە 250 ملیۆن بووە لەلایەن چەند کەسایەتیەکیشەوە سیاسی و کەسایی ئاسایی چەند پێداویستێکیان بۆ دابین کردوین. ئێمە ئەمڕۆ لێرە نەخۆشخانەی فریاکەوتنی لە نەخۆشخانەی بەرکەوتانی چای شیمایی سەرجەم ئەو داتا و ئامێر و ئامارانەمان خستە ڕوو. ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە زیاتر لە 20 ڕێکخراون چاودێری کاری دامەزراوەکان دەکەن. هاتوون بۆ ئەوەی لە نزیکەوە ئاگاداری ئەو بڕەبوجانە بن کە هاتوونەتە شارەکە. چەندین هەڵمەتی وشارکردنەوەی خۆبەخشیشان ئەنجام داوە. ئەوەی لە تیمەکانی ڕوبەڕووبوونەوەی ئەم دۆخە و ئەم ڤایرۆسە لە هەڵەبجە دڵسۆزی و خەمخواری جدی و لە خۆبردووی و خۆبەخشی باشمان بینی و نەتیجەکەشی دیار بوو کە ئێمە لە شارێکەین بە تەواوی لای ئەم شارە هاوستورە لەگەڵ وڵاتێکا کە ئەم ڤایرۆسی تیا بە شێوازێکی مەترسیدار بڵاو بووبوویەوە. هێشتا مەترسیەکانی ڤایرۆسەکە ماون. تیمەکانی وەرگرتنی سامپڵ بەردەوامن لە سەردانکردنی ناوچە جیاوازەکان و دەشڵێن لە ئێستادا پشکنین بۆ توشبووەکان و ئەو کەسانە دەکەن کە لە ناو بازاڕدا کار دەکەن. هاوڵاتیانی سوپاسگوزاری نەمانی ڤایرۆسەکە دەردەبڕن. ئەمە سنەتی پێغەمبەری ئیسلامە صلی الله عليه وسلم سەیدنا محەممەد کە هەر بەهرە و خۆشیەکی بەسەرا بەهاتایە لە ژیانی خۆیان ئەچوە سوژدە بۆ خوای گەورە و ناوچاوی ئەخستە سەر زەوی. ئێمەش ئەوەی کە جێبەجێمان کرد پەیامێک بوو کە ئەمڕۆ لە کوردستان لە پارێزگای هەڵەبجە کە هەڵەبجە خەڵکێکی فەقیر و هەژار و کەم دەرامەتی زۆری تایە و خەڵکێکی نەبووی زۆر تایە. ئێمە لە بەرامبەر ئەم نیعمەتە گەورە کە خوای گەورە ئەم ڤایرۆسەی لەسەر هەڵگرتین و سەرجەم توشبوانی نەخۆشی کۆرۆنا چاک بوونەوە سوژدەی شوکرمان بۆ خوای گەورە برد. لە پارێزگای هەڵەبجە 22 کەس دڵگری ڤایرۆسی کۆرۆنا بوون. نزیکەی 300 کەسیش لە 2 کەرەنتینەدا کەرەنتینە کراون. ئێستا هیچ نەخۆشیێک لە نەخۆشخانەکاندا نەماون. بەڵام تیمەکان هۆشداری دەدەن لەوەی کە ڤایرۆسەکە هێشتا جێگەی مەترسیە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.